تیجاک بوانەکەم قەی چێکە ئەی بۆ ژنەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاواکە لەگەڵ پێغەمبەرا کەچی ئەویش قسە ناکاو تێگەی وەڵای خۆیان عاجزەکەن و هەر خۆیان پشتەکە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەشەوە جێگەی نێجیاکەنەوە تێگەی هەڵە وتم وڵی چی خێزان یعنی کتەکەی منیش واکەوت یارە وەڵا بۆ ژنەکەی لە هەموو کەس باشترە بۆ خێزانەکەی و من لە هەمووتان بۆ خێزانم باشترم بەڕاتێک باش بوو لەگەڵم خێزانانی نەرمونیان بوو تەحملی کردوون و حسابی ئافرەتایەتی و طبیعەتی ئافرەتانە و طبیعەتی ژنانەی کردوون ابن عباس دەڵێ کە ڕەتی لە بینم پرسی لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتی دەستنوێژ ئاوێکم بۆ بر بۆ عومەر ئەرێوتم ئەو مەسەلەی چی بوو لەو دوانە کە خوای گەورە پیانە فەرمێ ئین تەتوبە لە کاتی دەستنوێژ ئەوە باوەڕ چۆن نازانیەوە کچەکەی من و کچەکەی ئەبوو بەکر بوون اینجا حکایەتی گەڕێتەوە ئەڵێ نازەم ژنەکەم لە جیڕەی لەگەڵا کردم ڕۆژێ داوای پارەی کرد و ببیتی ئەمە تۆ لە کێوە لاتوە تیجاک بوانەکەم قەی چێکە ئەی بۆ ژنەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاواکەن لەگەڵ پێغەمبەرا کەچی ئەویش قسە ناکاو تێگەی وەڵای خۆیان عاجزەکەن و هەر خۆیان پشتەکە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەشەوە جێگەی نێجیاکەنەوە تێگەی هەڵە وتم وڵی چی خێزان یعنی کتەکەی منیش واکەوت یارە وەڵا ئەمە ژنەکەی عومەر بە عومەر ئەڵێ ئەمیش دەڵێ بۆ تۆ لێم قبوڵ ناکەی عومەر ژنەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خێزانەکانی وانە قبوڵەکە تۆ بۆ قبوڵی ناکەی پێغەمبەر نازانە صلی الله علیه و سلم يعني تجار أما بالمونين و فمن خيركم خيركم لأهلي وأنا خيركم لأهلي نال باشين كثان أويك نيجي زورة عبادة زورة جهادي زورة أنا باشين تان أويك بوجدك لا ممكن باشترا بو خزانك ومن لها متان بو خزان باشترا براتيك باش بو لقلب خزانة نرمونيان بو تحملي كردونو حسابي آفرتاتي وطبيعتي آفرتانا وطبيعتي جناني كردونو مراعاتي كردونو ويا عمر جت الثر حفصة لي ترى كنا الله شلون شتي واكي أي قد خوالي يا لسه بيغمر صلى الله عليه وسلم تو بيغمر ضلي ميشاني بشتي تيكي تو لسه قسيك ولا سن هينيكي خود بشكي تبيغمر صلى الله عليه وسلم أي قد خوال سي الله يا قركا مثلا توش وباوكي توشك عمر شلون شتي وبرامر بيغمر صلى الله عليه وسلم تقول هنگ الروايات على الدفين بس كنت لي تو ربك جاني شتي وانك قلت والله مش دكاني كشهر وايد نما قال في الله صلى الله عليه وسلم يعني هيني نكدوا نسلوا تاونا لقال ما نرمونيان تقول لي اخوي يقول فرمي وان تظاهر عليه فان الله هو مولاه وجبريل وصالح المؤمنين لداعش والملائكه بعد ذلك شيء حمو ملائكه قاعد يشتواني كان في الله صلى الله عليه وسلم عزيتي ندن يعني اما غيري پروردگار سركي خوشويسي پروردگار بوكي بو رسول الله صلى الله عليه وسلم ئەگاتان لێبێ نەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم چاو قایمتان نەکا عەزێتی دڵی کێ بن دڵی پێغەمبەر بن صلی الله علیه و سلم